گۆشت ئەو خۆراکەی ڕەنگە لە هیچ دۆخێکدا خواردنی بەگشتی بۆ خەڵک قەدەغە نەکرێت. سەرچاوە ڤیتامینەکانی گۆشت بە زۆرێک لە مرۆڤەکان سوود و کاریگەری زۆری هەیە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری جەستە و ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. بەراورد بە ساڵانی ڕابردوو سەربڕین لە کوشتارگەی نوێی سلێمانی کەمی کردووە، بەڵام وەک سەرپەرشتیارانی کوشتارگەکە ئاماژەی پێدەکەن لە چاو مەترسیەکانی کۆڕۆنا و دۆخی ئێستای کوردستان هێشتا خواستی گۆشت لە بازاڕەکاندا زۆرە. بە چەشنێک لە 3 ڕۆژی وەرزی بەهاردا بڕی 69 تەن و 200 کیلۆ گۆشتی ئاژەڵی بچووک ڕەوانەی دوکانە لاوەکیەکانی ناوەندی پارێزگای سلێمانی کراوە، لەگەڵ 120 تەن گۆشتی ئاژەڵی گەورە. بێگومان ئێمە وەکو کوشتارگەی نوێی سلێمانی وەکو ستافی پزیشکی لەناو کوشتارگەیە ڕوبەڕووبوونەوەی پەتا جیاوازەکان کارێکی نوێ نییە بە نیسبەتمانەوە، بەڵکو ئێمە ڕۆژانە مامەڵە لەگەڵ ئەو واقعەیەکەین کە لە هەموو کاتێکە هەموو کات و ساتێدامان ناوەکە خوا نەخواسە ڕێگری بکەین بۆی کە کوشتارگە نەبێتە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی هیچ جۆرە پەتایەک. بێگومان لەم زروفی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە ئێمە ڕێوشێنەکانمان زیاتر تونتر کردوێتەوە. بێگومان ئێمە هەم لە کاتی ئیستیقبالکردنی ئەو ئۆتۆمبیلانەی کە دێنە ناو کوشتارگەوە ئێمە بە تەواوەتی مامەڵەی لەگەڵ ینی بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵاکەین و لە ڕێی دژە ڤایرۆسەکان و هەموو سیارەکە ئەڕشێنی. دواتر کە دێتە ناو کوشتارگەوە بە هەمان شێوە جارێکیکە بە پرۆسەی تاقیمکردناتی ئەپەڕێ. بەرهەمی کوشتارگە تەنها گۆشتی سوور نییە و چەندین بەشی دیگە دەگرێتەوە، لە گرنگترینیان بەشی سەر و پێ و ئەو بەشانە لە ئێستادا بەهۆی نەبوونی خواستی هاوڵاتیان لەسەریان داخراون. سەرپێکانیان پارە ناکە. ئێستا زۆربەی زۆریان هاواریێوان ئێستاوە ئەڵێ نایڵ بە سیارەی بچین بۆ دوکانی گۆشتەکانمان بفرۆشین یا بە دلیڤەری گۆشت بەرینەوە. ئەوە عایدی ئێمە نیە، کێشەکە عایدی ئیدارەی قایمقامێتە ئەتوان خوان لێوین کەن، بەڵام زۆربەی جار تەلەفۆنمان بۆکەن. ئێمە لەوانەیە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز خەک دکتۆر شەڵاوە دانیشین، ئەو مەسوولی هۆبەی ڤێنتێنەریە. لەوانەیە ئەگەر وا بڕوات بیکەین بە نۆرە ڕۆژێک حیوانی سپی بچووک سەربڕین، ڕۆژێک ڕەشەوڵاق. ئێستا خواستی ڕەشەوڵاق زۆرە، سەربڕینەکە لە ڕۆژی وا هەیە لە 169 سەرەبڕین لەبەرەوەی حیوانی سپی گرانە. ئیتر خواستی وڵاقیش زۆرترە. ئێستا لە بەرنمەیەکمان داناوە چاوەڕی سەروی خۆمانەکەین بەڕێز ڤێنتێنەری سلێمانی و جەنابی قایمقام ڕازی ئەبن بزانین بەوەی کە هەفتەی 5 ڕۆژ ئیشمان نەکرد، 2 ڕۆژ بکەین بە حیوانی سپی و 3 ڕۆژ بکەین بە ڕەشەوڵاق. تەندروستی کوشتارگەکە ئاشکرای دەکات لە ماوەی تەنها 3 ڕۆژدا زیاتر لە 6 تۆن گۆشتی خراپیان سوتاندووە، ڕێگریان کردووە بچێتە ناو بازاڕەکانەوە. وشیار محەممەد، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، سلێمانی.